بەڕێزان وەک ئاماژەمان پێکرد کە دوو سیناتۆری ئەمریکا پرۆژە یاسایەکیان بۆ پاراستنی کورد لە ڕۆژاوای کوردستانی خۆت لە سووریا بۆ کۆنگرێس پێشنیار کردووە. لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاتری ئەم بابەتە دەکەم بەڕێز ئینتیفاس قەنبەر گوتەبێژی پێشووتری جێگری سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی لیژنەی پاراستنی کورد لە واشنگتن، هەر لە واشنگتنەوە میوانی ئەمەیە. بەڕێز ئینتیفاس زۆر سپاس بە ئامادەبوون لەگەڵمان. پرۆژە یاسای بەهەناوچوونی کورد لە سووریا چی لە دۆخی کورد دەگۆڕێ؟ هەر هاریکاریەکی کورد لە کۆنگرێسەوە بۆ تەواوی کورد دەبێت لە عێراقیان لە سووریا، بەڵام لەو دۆخە بە تایبەت فشار دەخاتە سەر حکوومەتی سووریا بۆ ئەوەی هێزەکانی هاوسەنگ بکات لە نێوان خۆی و کوردەکان، خوازیاریشن کە ئەمە بەدەرەنجامی ئاشتێکی بەردەوام بشێتەوە لە داهاتووشی نزیک. باشە، فشار دەخاتە سەر حکوومەتی سووریا، بەڵام ئەی لەبارەی ئەمریکاوە پێت وایە ئەم پرۆژە یاسای هەڵوێستی ئەمریکاش بەرامبەر بە کورد لە سووریا گۆڕێت؟ بەدڵنیاییەوە کۆنگرێس زۆرینەی کۆماریە سەرۆک دۆناڵد ترامپ کۆماریە. لە ڕاستیدا دەتوانم پێت بڵێم کە کۆنگرێس و ئەنجومەنی پیران ئەو هەنگاوە بەبێ هاریکاری و ئاگایی سەرۆک دۆناڵد ترامپ ئەنجام نادات. سەرۆک ترامپ لەگەڵ سوورەکانە ببوورە هەروەها هاوکاری کوردەکان دەکات و پاڵپشتی لە کوردستان دەکات. ئەو سیناتۆرانە لە هەواهەنگیدان لەگەڵ سەرۆک ترامپ هەوڵێکی دوو پارتیەکە هەیە لە دموکرات و کۆماریەکان بۆ ئەوەی ئەوە سەر بگرێت. بۆیە پێم وایە ئەوەی ئێستا دەگوزارێت ئەمریکا نییە کە لەگەڵ کورد نەوەستێت، ئەو ڕاست نییە. ئەوەی کە ڕوو دەدات ئەوەیە ناوچەکە دادەڕێژرێتەوە لە ژێر ڕۆشنایی ئەو گۆڕانکاریە جیۆپۆلیتیکیانی ناوچەکە. باشە، باسی کۆماریەکانت کرد، بەڵام یەکێک لەو سیناتۆرانە ئەویش لە دیموکراتەکانە. ئێستا دیموکراتیەکان و کۆماریەکانیش لە کۆنگرێس پشتیوانی پرۆژە یاساکە دەکەن؟ بڵێ، وەکو ئاماژەم بۆ کرد، ئەمە هەوڵێکی دوولانێ لە پارتی دموکرات و کۆماریەکان، بەڵام کۆماریەکان بەگشتی پاڵپشتی زیاتری کورد دەکەن. دموکراتەکانیش بەمان شێوە پاڵپشتی پێشکەش دەکەن. دۆخی کورد لە واشنگتن هەمیشە باش بووە، چونکە هەردوو پارتەکە پاڵپشتی لە کورد دەکەن، بەڵام دوای کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد حکوومەتێکی نوێ لە سووریا هەیە. ئەمریکا دەبێت پەیوەندیەکانی دابڕژێتەوە لەگەڵ حکوومەتە، بۆیە دەبێت هاوسەنگی و پارسەنجی هێز دابڕێژرێتەوە. پێشم وایە کۆنگرێس و سەرۆک ترامپ کورد دەپارێزن و ناوچە کوردەکان دەپارێزن لە سووریا. پێشم وایە کە کوردستانیش دەپارێزێت لە عێراق. کەواتە ئەگەری ڕەتکردنەوەی پرۆژە یاساکە زۆر کەمە؟ بەدڵنیاییەوە ئەمە پێنگاوێکە بە ئاراستە دروستەکە، هەرچەندە پرسەکە ئاڵۆزە، جیاوازە، بەڵام بەدڵنیاییەوە هەنگاوێکە لە بەرژەوەندی گەلی کورد. من سیناتۆر لینزی گراهام بە کەسی دەناسم، کەسێکە کوردی خۆش دەوێت و دەیەوێت سەرکەوتوو بن. پێشم وایە سەرۆک ترامپ لەسەر هەمان هێڵە لەگەڵ سیناتۆر لینزی گراهام ڕۆژان ئەوان قسە ئاڵوگۆڕ دەکەن، وێ ڕێجیازەکانن لە زۆرینەی بۆچوونەکان هاوڕان. پێشم وایە لە کۆتاییدا بارەی دەشێتەوە. جەنابەت هیچ قسەیەکت لەگەڵ لینزی گراهام کردووە لەبارەی ئەم بابەتەوە؟ لەم ڕۆژانە قسەم لەگەڵ نەکردو، بەڵام ئێمە لە پەیوەندی بەردەوام داین. من لەگەڵی ئیشم کردووە بەتابەت لە کاتی بانگەشەی سەرۆک دۆناڵد ترامپ لە کۆشتی سپی یەکترمان بینیوە چەند مانجێک لەمەوبەر، بۆیە بەردەوام لەگەڵ ستافەکەی لە پەیوەندی داین. ئەو کاری خۆی دەکات، زۆر سەرقاڵە، دەزانم کە کارە باشەکان ئەنجام دەدات. ئەگەر ڕەوشکاریەکی هەبێت پەیوەندیم پێوە دەکات، بۆیە پێم وایە و لە ئاستێکی باڵایی پەیوەندیدا لەگەڵ هەموو لایەنەکان لەسەر ئەو پرسا لە بەرژەوەندی کورد. زۆر باشە. بەڕێز قەنبەر، باست لە داڕشنەوەی ناوچەکە کرد. لە داهاتوودا و لە داڕشنەوەی ناوچەکەدا کورد چ پێگەیەکیە بێت؟
پێم وایە کورد لە ڕەنگەی سەرۆک ترامپ کە بەردەوام پستنی کورد دەکات ڕۆڵێکی سەرچان دەبێت لە پرۆژەی ئاشتی و ئاسایشی سەرۆک ترامپ لە ناوچەکە. کورد پەیوەندیەکی زۆر ئەرێنیان هەیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، لەگەڵ هێزە هەرێمیەکانیش لە پەیوەندیدان پەیوەندیان باشە. بۆیە پێم وایە سەرۆک ترامپ زۆر باش تێدەگات کورد دەتوانن ڕۆڵێکی ئەرێنیتر بجێڕن لە ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێستا نیگەرانیەکی زۆر هەیە سەبارەت بە پشتگوێ خستنی کورد لە سووریا لەلایەن ئەمریکاوە. ینی لەم دووە واشنگتن نیگەرانیەکانی کورد دەڕەوێنێتەوە؟ چ هەنگاوێک بگیرێنە بەر ئەمریکا ناتوانێت لە ڕووی سەربازیەوە نایەوێت لە دژی حکوومەتی دیمەشق بزاوتی هەبێت، بەڵام دەزانین کە جموجۆڵی دیکە هەیە، بەڵام زۆریش گرنگە کورد بپارێزرێت، ناوچە کوردەکان کۆبانێ و ناوچەکانی دیکە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا بپارێزرێن. پێشم وایە ئەمریکا ڕێگە نادەن دیمەشق ئازار بە کورد بگەن و بچنە ناوچە کوردەکانەوە. ناوچەی دیکە هەبوون کە کوردین نەبوون، ئەمە لایەنێکی دیکەیە وەکو ئاماژەم بۆ کرد حکوومەتی بەشار ئەسەد شکستی هێناوە، دەبوو سنوورەکان و هێزەکان ڕێک بخرێنەوە. ئەو جۆرە داڕشنەوەیە ئەوە واتای ئەوە ناگێنێت کە ترامپ و ئەمریکا لەگەڵ کورد نین و ئەمە ڕێزێکی زۆریان لێ دەگیرێت. هیوانەم گەشتبینیەی تۆ لە هەنگاوە کرداریەکانی ئەمریکا و دۆناڵد ترامپ ببینین بەرامبەر بە کورد لە سووریا. زۆر سپاس مەڕێز ئەنتیفاس قەنبەرگ و تەبێژی پێشووتری جێگری سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی لیژنەی پاراستنی کورد لە واشنگتن.